بەخێراتی هەموو لایەک دەکەم زۆر سپاس بۆ هەموو لایەکان بۆ هەموو هونەرمەندان و برادرانی سینەماکار و فیلمساز و شانۆکارانی هەولێر بەڕاستی پێشوازێکی زۆر گەرمیان لە شاندی کوردی کرد کە ئێمە پێی کات بووین لە 5 کەس 5 هونەرمەند لە شاری هەولێر بەرەو فیستیڤاڵی بابل 28 مان بەشداریمان کرد لە دووەمین فیستیڤاڵی بابلی نیشتیمانی لە کۆی 25 فیلمی لە سەرتاسەری هەموو عێراق کە بەشداری لەو فیستیڤاڵە کردبوو 6 فیلم لە هەرێمی کوردستان بەشداری ئەو فیستیڤاڵی کردبوو توانیمان لە کۆی خەڵاتەکانی فیستیڤاڵ 9 خەڵاتی سەرەرچی خەڵاتە گرنگکاری فیستیڤاڵ بەدەست بێنین بەڕاستی لەوێ فیلمی کوردی حزورێکی زۆر گرنگی هەبوو زۆر پێم وایە فیستیڤاڵەکەی زۆر دەوڵەمەندتر کردبوو برادرانی سینەماکارانی ئەوێ زانکۆی بابل و کۆلیژی هونەرە جوانەکان و بەشی شانۆ و بەشی سینەمای ئەوێندر بەڕاستی زۆر سەرسامی فیلمە کوردیەکان بوون زۆریان پێخۆش بوو کە بەشداریمان کردووە هەروەها لە کاتی وەرگرتنی خەڵاتەکان بەڕاستی هەمزارێکی کە دەستیان پژیریان کردین تەشجیعیان کردین و بۆەوەی بتوانین لە داهاتوودا فیلمی جوانتر و باشتر دروست بکەین ئەو کۆمەڵە فیلمانەی کە خەڵاتەکانیان وەرگرت بوو لە هەرێمی کوردستان گومانەوەدانێک کە حەزەکەم ئەوە ڕوون بکەمەوە 6 خەڵاتی سەرەکی فیستیڤاڵ 3 خەڵاتی ڕێزلێنان دەکات 9 خەڵات بە گشتەکەی یەکەم فیلمی خەیاڵ کامەران بێتاسی لە زاخۆ خەڵاتی یەکەمین باشترین فیلمی فیستیڤاڵی وەرگرت خەڵاتی دووەم کاک کامەران بە فیلمی خەیاڵ خەڵاتی ڕێزلێنانی فیستیڤاڵی وەرگرت فیلمی دووەم فیلمی ئاوز دەرهێنانی کاک شێرزاد هیدایەت کاک شێرزاد خەڵاتی دووەمین باشترین فیلمی فیستیڤاڵی وەرگرت هەروەها خەڵاتی ڕێزلێنانیشی وەرگرت فیلمی سێیەم فیلمی ئەنتێنا دەرهێنانی من خەڵاتی باشترین دەرهێنانی وەرگرت لەسەر ئاستی هەموو فیستیڤاڵەکە هەروەها خەڵاتی ڕێزلێنانی فیستیڤاڵیشی وەرگرت فیلمی هەنگاوەکانی مەرگ کاک پێشڕەو نەبەرد خەڵاتی باشترین وێنەگرتنی فیستیڤاڵی وەرگرت فیلمی هاواری بێدەنگی کاک ئەمیر تەها فیلمیشی دیکۆمنتیە خەڵاتی سێیەمین باشترین مۆنتاژی وەرگرت فیلمی پەنا دەرهێنانی مامۆستا ڕەفیق نووری حەنا خەڵاتی تایبەتی لێژنەی دادوەری وەرگرت بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵین کە توانیمان وەک سینەماکارانی کورد وەک فیلمسازانی کورد کۆمەڵی خەڵاتی زۆر گرنگی فیستیڤاڵ بەدەست بێنی زۆر سپاسی هەموو لایەکان دەکەم ئەگەر پێویستان بۆ هەر پرسیارێک هەر مناقەشەیەک دەکەین و هەروەها پڕبەدر زۆر سپاسی مامۆستا هیوا سوعاد دەکەم کە زۆر هاوکاری کردین بۆ ڕێکخستنی ئەو پێشوازی گەرمە هەروەها کاک برای بەڕێزم کاک شاخەوان و مامۆستا ناسر حەسەن و کاک ئیسماعیل و کاک حەسەن عەلی و هەموو برادر خۆشەویستەکان و سپاسی هەموولا دەکەم ئەگەر برادر خۆشەویستەکان دەیانەوێت هەر شتێک بڵێن ئێوەی بەڕێزتانەوێت هەر پرسیار بکەن ئامادە توش قسە بکە بزانین دەستەکانی توش وەڵام من ئەمەی ئەوەتان پێڕا بگەێنم باسی لیژنەی دادوەری ئەوێتان بۆ بکەم لە ڕاستیدا ئەو لیژنەیە بە سێ خۆناغاتێ فەرق ئەبێت با بڵێن ئامادەکاری دوای ئامادەکاری ئەوان پێڵێن تەسویە خۆناغێکی ترە لە با بڵێن ئاڵاقتنی فیلمەکان و هەر بە نمرە هەر فیلمی نمرەیەکی بۆ دانن دوای ئەگاتە لیژنەی دادوەری من بە شایەتی برادرانم کە لێوە بووین بەڕاستی ئەوانەی کە لە بەغاوە هاتبوون لیژنەی دادوەری هەمویان دکتۆرای سینەمایان هەبوو هەمویان خەڵکێکی شارەزا بوون خۆشبەختانە من بەس ئەمەیەوەتان پێ ڕابگەێنم لە بابل زۆر ڕێزیان لە وەفدی کوردی گرت ئەوەنە ڕێزیان لە ئێمە کرد ئێمە هەستمانە کرد کەوا لەوێ بەڕاستی یعنی گرنگیەکی زۆر ئەدەنە سینەما و ئەیدەنە هونەر و لە هەمان کاتیشە ئێمە زۆر مرتاح بووین لەگەڵیانە
بەنسبەت شتێکی تر ئەمێ بڵێم زۆر سوپاسی شاری کەرکووکەکەین ئێمە بە شەو گەیشتینە کەرکووک لە ئۆتێلێک دابەزین بەس لە ڕێگای برادێکەوە کەزانی هاتووین سێ کەناڵ هات بەو شەوە ئەوانیش تەختەی ئالامی خۆیان کرد و من لێرەوە سوپاسیانەکە ئەگەر ئێوەش پرسیارێکتان هەیە لە قسمەتان ولاکان بەخێر بێن بەڕاستی من نامەوێت شتەکان دووبارە بکەم و برادران ئاماژەیان بە هەموو شتێکە بەڵام تەنها ئەوەی کە بەلامەوە گرنگە ئێمە وەکو کوردستان جێی سەربەرزی و بەڕاستی بۆ هەموو ئێمە وەفدی کوردی و سینەماکارانی کوردی بەشداری ئەو فستیڤاڵەمان کرد کە لەسەر ئاستێکی زۆر بەرز لە ئاستی فیلمەکانی عێراقە و فیلمەکانمان یەکەمین باشترین خەڵاتی بەدەستێنا ئەمەش کە وتەیەکە لە وتەکانی ڕاگری کۆلێژی ئەو پەیمانگایە ئەویژەوە بووکڵێ بوونی ئێوە وەکو کورد وەکو سینەماکارانی کورد ئێمە ئیسیفادەمان لێ کرد ئێمە فستیڤاڵەکەمان بە ئێوە ڕووناک بووە و هیوادارم کە بەردەوامیتان لەگەڵمانە ببێت و دانەبڕێن و داواکاریش و بەڕاستی کە لە کوردستان ئێمە بتوانین وەکو کورد چۆن ئەوان ئەو ڕێزە لە ئێمە ئانێن و خۆشحاڵم بە فیلمەکانی ئێمە بەشداری بکەن لەوێ و ئەوانیش داواکار بوون لەوەی کە ئەوان بتوانن لە فستیڤاڵەکانی ئێمە فیلمەکانی خۆیان بەشداری بکەن. وەسپاس هەموو لایەکتانەکەم نامێشتانیمان دووبارە زۆر سپاس بۆ بدەین. ببوورن ئەگەر دەفەت بۆ من چەند کەڵامێک هەیە ڕەنگە بە زمانی ئەلەوانەی خۆمان بۆ ئەوەی تشک بخەینە بۆ ئەوانێک کە بە زمانی عەرەبی قسەکەن ئەوانش بە تێبگەن ڕۆشنبیری و ئاستی ڕۆشنبیری و سینەما و هونەری کوردی لە چه ئاستێک گەیشتووە بە تەنها بۆ ڕۆکردنەوە بۆ پرۆنانێک کە بە زمانی عەرەبی یانە یەکەوانە ئی خۆمان ڕەنگە یەکێکی تریشە لێرە بەس بە کورتی دیارە دەماوێت دووسێ قسە بکەم تشک بخەمە سەر ئەو چاوەکی. أعزائي الحضور طبعا هذا شرف واعتزاز للفنون الكردية وبشكل خاص للفن السينمائي والفن السابع الكردي. أكيد هذا المهرجان البابل السينمائي الوطني الثاني اللي شارك بعدد من مخرجي السينما أو التلفزيون في من أربيل وسليمانية والدهوك وإقليم كردستان الحبيب. يبدو على مستوى السينما العراقية السينما الكردية تقول نحن موجودين، ها أنا موجودة كسينما كردية أو السينما الكردي. إذن بدليل حصل على 6 جوائز رئيسية بإضافة إلى 3